پیاوێکی کورد لە عێراقەوە ژنێکی ئەمریکی لە نیویۆرکەوە ژیانی هاوبەش لە ئەلجەزایرەوە دەیانبات بۆ بەغدا بۆ کوردستان و لەوە دیسان بۆ وڵاتی یەکگرتووەکان لە سەردەمی ڕژیمی باس دکتۆر فواد دەرویش ڕێپێ نادرێت لە وڵاتی دایک دەرسی پزیشکی بخوێنێت بۆیە لە ئەنکەرای تورکیا خوێندن بەردەوام دەکات و هەر لەوێش دەست بەکاری دکتۆری دەکات بەڵام بەهۆی کوردی قسەکردن لەگەڵ نەخۆشەکانی دەست بەسەر دەکرێت. ئێمە زیندانی کراین. من 274 ڕۆژی ژیانم لە بەندیخانە جیاوازەکانی تووشیادا بەسەر برد. پاش ڕزگار بوون لە بەندیخانە لە 1963 لە ئەلجەزیرا کارێکی پێپیشنیا دەکران. سوزانش لەوەی وەکو خۆبەخش کاری دەکرد تەنیا شتی هاوبەشی ئەم دوو زمانێک بوو. دەرفەتێکم بۆ ڕەخسا بچم بۆ جەزائیر. من لەلایەن کڵێسایەکی خزمەتگوزاری جیهانی خۆبەخشەوە دامەزراوم. لەم شارە دەژیام. بیستم دکتۆرێکی لێیە بە ئینگلیزی قسە دەکات. لەم کاتەژدا لە زانکۆی هاروەردەوە وەک خوێندکاری بەشی خوێندنەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەرگیرا بووم. لە ڕاستیدا من بە شوێن هاوسەردانە دەگەڕام. تەنها دەمویست کەسێک هەبێت بە ئینگلیزی قسەی لەگەڵدا بکەم. وردە وردە بە تێپەڕبوونی کات هاروەرد لە چاو ئەودا کەمتر سەرنجڕاکێشتر بوو. ئەوان زەماوەندیان کرد و بڕیاڕیاندا بگەڕێنەوە بۆ عێراق دەبایە لە ڕێگای بێروتەوە بڕۆن. لەوێ سوزان دەرچوو بەڵام دکتۆر فواد بەهۆی پاسپۆرتە عێراقیەکەیەوە کێشەی بۆ ساز بوو. سۆزان یەکسەر دەچێت بۆ باڵەوێزخانەی عێراقی و داوای یارمەتی دەکات. باڵۆزەکە وتی بۆ خاتری خوا فواد خەڵک دەڕۆن بۆ دەرەوەی وڵات بۆ بەریتانیا و ئەمریکا بۆ خوێندن و ژنی بیانی لەگەڵ خۆیاندا دەهێننەوە. تۆ شۆڕژگێڕێکت لەگەڵ خۆت داهێناوەتەوە. کوردستان ئەزمونێکی ئێجگار جوان بوو. بنەماڵەی فواد زۆر باش بوون لەگەڵمدا. باسی ژنانی دیکەم بیستە بوو کە هاوسەری بیانیان هەبوو. زۆر دەترسام و بەزەیم پێیاندا دەهاتەوە. بەڵام بە پێچەوانەوە ماڵی خەزورم زۆر لەگەڵ مندا باش بوون و هەر ئەوەندە مابوو بهێڵن ماڵەکەیان سەرە و ژێر بکەم. بەڵام کاتێک بە دوواداچوونەکانی پۆلیس ئەم ژن و مێردۆ منداڵەکانی خستە ناو بەندیخانە هیچ چارێکیان بۆ نەما جگە لە هەڵاتن بۆ ئەمریکا. لە ماوەی 40 ساڵی ڕابردوودا دکتۆر فواد خزمەتی سەدان نەخۆشی سەربەنەتەوە جیاوازەکانی کردبوو و سوزانیش چالێکیەکانی خۆی درێژە پێداوە. بۆ ماوەی 10 ساڵ سەردانی بەندیخانەی ژنانم کرد. ئەو ئەزمونێکی زۆر جیاواز بوو لە بەرەوەی ژمارەیەکی زۆر لە ژنان لە گروپێکدا بوون هەموو باسی ئەوەیان دەکرد کە چ بەرنامەیەکمان پێخۆشە و هەندێک جاریش لە پێشکەشکردنی بەرنامەکان یارمەتیان دەدام و لە پاشان بە سەر گروپی بچکۆلەتردا دابەشمان دەکردن و باسی بابەتی بەرنامەکەمان دەکرد و بەم جۆرە ئیتر هەمووان دەرفەتی قسەکردنیان هەبوو. ئەگەرچی پەروەردەی دوو فەرهەنگی جیاوازن بەڵام حەز و ویستیان بۆ خزمەت بە مرۆڤایەتی بۆ ماوەی زیاتر لە 6 ساڵە پێکەوەی گرێداون. ئاوا هۆما دەگی ئەمریکا کالیفۆرنیا.